چۆن دەکرێت شێرپەنجەمان هەبێت و چارەسەر وەرنەگرێت؟ چەند جۆرێک لە شێرپەنجەی خین و شێرپەنجەی لیمفەکانمان هەیە کە لە هەندێک قۆناغی سەرەتایاندا ئەگەر هیچ تەسیرێکی لاوەچیان لەسەر وەزعی نەخۆشەکە دروست نەکردبی، عیلم و گایدلاین دەرێ دەتانی لە بۆ فترەی زۆر بەس متابعەی نەخۆشەکە بکەی. لە هەندێک قۆناغی سەرەتایان دەتانی هیچ عیلاجێک نەدەی بەس متابعەی نەخۆشەکە بکەی. زۆر جار نەخۆشەکە و پرسیارەمان لێ دەکات کە دکتۆر ئەگەر من هیچ عیلاجێک وەرنەگرم ئەدی ئەو نەخۆشەم تەتەوەڕ ناکە. لەوانەیە نەخۆشەکەت لە مەرحەلەیەوە بستە مەرحەلەی دیکە، بەس لەوانەشە ئەو نەخۆشیە ئەو شێرپەنجەیە هەر بمینێتەوە هەتایە لەو مەرحەلەی. لەبەر ئەوە علمیان و قانونیان دەتانین لە بۆ فترەك عیلاج نەدەین بەس متابعەی نەخۆشەکە بکەین لە هەندێک جۆری تایبەتی نەخۆشیەکانی شێرپەنجەی خین و لیمفەکان وەکو مثلەن CLL chronic lymphocytic leukemia، مثلەن follicular lymphoma و هەندێک جۆری دیکەی نەخۆشیەکانی شێرپەنجەی خین و لیمفەگرێکان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.